سەرۆک مام جەلال وەک یەکێک لە سەرکردە بەناوبانگەکانی جیهان خاوەن پلە و پایەکی مەزن و نێودەوڵەتیە. هەمیشە بۆتە جێی بایەخ و سەرنجی گشت سەرکردە و کەسایەتیە مەزنەکانی جیهان. بە جۆرێک هەرێشێک لەو کەسە ناودارانە ڕۆژێک لە ڕۆژان سەرۆک مام جەلالی لە دوور و نزیکەوە ناسی بێت یاخود ئاشنا بوو بێت بە کەسایەتی بە شێوەیەکی زۆر کاریگەرپی سەرسام بووە وەک سەرکردە و ڕابەرێکی مەزنی جیهانی تەماشای کردووە. Mr. President, welcome. First of all, I am so pleased to see that you're looking good. لەو چوارچێوەیەشدا سەرۆکی پێشووتری ئەمریکا جۆرج بۆش لە یەکێک لە وتەکانیدا وەسفی سەرۆک مام جەلالی کردووە و توێتی ئەو وەک سەرۆکی عێراقی ئازاد هەمیشە لە ڕیزەکانی پێشەوە بووە بۆ یارمەتیدان و سەڕێژکردنی برینەکانی گەلانی عێراق کە بە هۆی ڕژێمی درەندەی سەدام حوسێنەوە دووچاری بوون. هەروەها دەڵێت من هەردەم پێزانینم هەیە بۆ سەرۆک مام جەلال کە توانیوەتی سەقامگیری و هێمن و ئاسایشی لە ناوچەکەدا بەرقەرار بکات. دیپلۆماتی ناسراوی ئەمریکی پیتەر گالبرێت سەبارەت بە سەرۆک تاڵەبانی ئەڵێت بەهۆی تاڵەبانیەوە کورد لە پێگەیەکی بەهێزدان پتەوی پێگەی کورد ئەنجامی هەوڵ و کۆشەکانی تاڵەبانیە لە ماوەی خەباتیدا. هاوکات تۆنی بلێر سەرۆک وەزیرانی پێشووی بەریتانیا دەربارەی سەرۆک مام جەلال ئەڵێت ئەو هەمیشە ڕۆڵی گەورەی هەبووە لە تێپەڕاندنی کێشە و قەیرانەکانی وڵاتەکەی. هەروەها تێرێزا مەی سەرۆک وەزیرانی ئێستای بریتانیا ئاماژە بەواکات سەرۆک مام جەلال سەرکردێکی مەزن بۆ بەهاو نیشتیمانیانی خۆی و هەموو گەلانی عێراق بە شێوەیەکی گشتی. لەو چوارچێوەیەشدا سەرۆکی سۆسیال ئینتەرناسیۆناڵ دەڵێت سەرۆک مام جەلال سەرکردەیەکی گەورە بوو، پیاوی بنەما بوو، باوەڕی بە بەهای پێشکەوتن هەبوو، بەڕەنگاری گرژی زۆر بووە و شەڕی قورس و دوور و درێژی کرد بۆ شەرەف و ئازادی. قورسایی خۆی بەکارهێنا بۆ پەرەبێدانی ئاشتی و دیموکراسی و هاوکاری برایانە. وەک سەرۆکی عێراق بە ژیری و بەمەردانە بەرەنگاری گرفتەکان بووبەوە، وەک هاوڕێک هەموو کات لەگەڵمانە بوو و هەستمان بە مرۆڤایەتی و گڕوتینەکەی کردووە. For human rights, for the values of Socialist International. She was Benazir Bhutto. هەروەها سەرۆکی پێشووی ئەمریکا باراک ئۆباما سەبارەت بە سەرۆک مام جەلال ئەڵێت توانایکی بێوێنەی هەبووە لە پاراستنی یەکریزی پێکهاتەکان و یەکێتی گەلانی عێراقدا. هاوکات ئەو ساتانەی کۆندۆلیزا ڕایس وەزیری دەرەوەی پێشووی ئەمریکا بە خزمەتی سەرۆک مام جەلال گەیشتووە وەک کەسایەتێکی سیاسی بەتوانە و پیاوی چارەسەری کێشە و گرفتە قوڵەکان تەماشای کردووە. جەنگیز چاندار نووسەری بەناوبانگی تورکیا لە وتارێکدا لەسەر کاریگەری تاڵەبانی لەسەر سیاسەتی عێراق و ناوچەکان نووسێت لەم تابلۆ تێکەڵ و ئاڵۆزەی عێراقدا نەبوونی تاڵەبانی پیاوی دەگمەنی هاوسەنگیەکان لە مەیدانەکەدا گرفتەکان بۆ هەموو ئەو وڵاتانە زیاتر دەکات کە بە دوای ئارامی و سەقامگیری ناوچەکەدا گەڕێن.